سڵاوی خوای بەخشندا بینەرانی کەناڵی ئاسمانی پێام سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەو جارە شاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی دیکەی ئێوارانی ڕەمەزان. دیارە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هەر جارە و سەردانی گوندێک دەکات. سەردانی ئەو جارەمان سەردانی گوندی کۆڕەکە. دیارە گوندی کۆڕەک زۆر دوور نییە لە شاری هەولێرە، لە دەوروبەری شاری هەولێرەیە، لە پشتی شاوێسی و دەکاتە بەرەبەینی مەلاومەر و شاوێسی نزیکە لەوەی. بابزانین ژیان لێر و کانات چۆن دەگوزەرێ و پێشتر چۆن گوزەرایە. پێکەوە بە جێمان لە خەڵکی ئاوایی ئەو گوندەی بی بزانین سەرگوزشتەی خۆیان باسی بکەن. بەڕێزان خۆشەویستان، لێرە لەگەر مامەخدیدی دەدوێن کە خەرچی کۆرەکە و هەر لێرە لەدایک بووە. دیارە مامەخدید باغێکشی دانایە بە ڕەمەزانانی شەر بەیانیان سەری لێداتن. یان ئەگە بەیانەکەی بێ ئێوارەکەی نایەن ئێوارەکەی بێ بەیانەکەی نایە، یعنی وەل ئاسری لە مانجی ڕەمەزانێ هەموو کات نایە، بەڵام لە ڕۆژەکانی دیکە ڕۆژێ دوجار سەری هەر لێدا تقریبا تۆزەی لە گوندی دوورە. با سەرەتا لە دەست پێ بکەین زانین لە ڕەمەزانێ چۆن دەگوزەرێنیتن، ینی بینی کۆل لە ڕەمەزانەیە یان ئێستا یان لە قەدیمە. سلامی خوا لێبی مامەخدید. خواتان لێبیتن بەخێر بێن سەرچاو. مامەخدید بینت کۆ لەگەر ڕەمەزانێ، یعنی چەند دۆستی؟ بەخدا زۆر دۆستم لەگەر ڕەمەزانێ لە قەدیمەوە. بەخوای لە قەدیمەوە لە قەدیمەوە لە منداریەوە هەر بە ڕۆژی بوومە و نوێژم ئەگەم کو نەچووە. هەر ژیانیشتان لە گوندی بۆ ئیش و کاری خۆشتان هەر بەرێ ئەرێ لە ئیش و کاری خۆمان هەر کردی و لە گوندیش دانیشتینەوە مەسەد برێن هەر بە ڕۆژی بووین و نوێژ و تاعاتی خۆمان هەر کردیەوە. بەرێ ئەدی ئێستا مەسەرەن کە ڕەمەزانەوە بەرەو گەرماش دەڕۆینیانی ئەو باخچەت داناهات و سبەینانیان ئێواران ئەوە کو سەری لێ دەی بەخوای وەچی نوێژم کرد نوێژی سبەینان دێم لە مزگەفتی دەکەم و بە جەماعەت دەکەم و ئەوجە دێمە ئێرانەوە بیری پێ دەکەم و تانش پڕەکەم و تاریک نییە دی ئەو کاتی لە آخر دێم بیرەکەی پێ دەکەم ئەوە لایتم هەیە وشی لایتم پێکرد بلازکتۆریژەوەتە لێرانەیە پێ و دنا دەکاتە نوێژی نێوڕانێ و ئەوجەوەشی بیرەکەم پێ کرد و تانشەکەی دەکردمەوە یا تاخمێ لێرە لێ پاردەمە تا دیناڕناک دێوشت دیناڕناک پێداهاتوو ئەو مەڕەشانە دەکەمەوە ئەوە هەست بە چی دەکە، یعنی کە دوور دەکەوی لە ئاوایی و لە گوندی کە دێنا ئەو باغ و ئەو دەشتایی خۆی ئاجیوەشی دێمە ئێران لە مابێ هێت ئەوەی خواردنیای دانایە لە مای بەس ئەو باخچە ئەو باخچەیە، یعنی درم دەبتەوە لێ هەڕات لە مای مەلیشە سە دنیایەمە ئەو نەدرم پێ دەبتەوە. ئینشاڵڵا درت هەر پێ خۆی لە ئێستادا ئەو گوندە دانیشتوانەکەی چەندە؟ بەخوای دانیشتوانەکەی گوندی مەسەر لە ماران بەخوای بچینە تا 150 مار. ئەتۆ تا کەی بەبییر دێ، ینی چەند مار بوو زیاتر؟ لای ئەمە بیدم دێ 13 مار بوو. 13 مار ئەرێ لای بیدم دێ 13 مار بوو لەکە مزگەفتی بوو گەڕا پشتی مزگەفتی بوو 13 مار. بەرێ ئەدی مەسەرەن ئیش و کاری ئەو گوندەی بەعامی زیاتر لەسەر چ بووە، هەم لە قەدیم و هەم لە ئێستا؟ بەخوای لە قەدیمەوە برێن لە قەدیمەوە عالم بە زۆری داری دەینا داری دێنا لەو سێکەی خۆمان داری دێنا و ڕوتەن ئێستا کات داری زۆرە ئەو دیوێ داری زۆرە داری بەڕووی زۆرە ئەڵانی داری بەڕوویگە لە زۆرە ئەدی داری بەڕوویگە لە زۆرە بێئیساب ئەو هەوچێرە ئاتی ئادەسوین داریان دەینا و لێرانە شوێدیان برداوە لێرێ و دایان فرۆشت و حتمەن بەکەروباری بەکەروباری داهینا و ئەوجە باری بە 4 درامی 5 درام و 6 درام ئەوە فڵعاتیشیان دەکرد و مەردار بوون و بۆوانە بەڕێ دەچوون ژیانەکە دەقەتە ژیانەکە دەقەتەوە ئاسە ژیانەکە لە خۆشتم لاڵان. بەرێ ئێستاوە چەند سارێک دەبێ و باغەتدانە بەخوای ئەو چەندەم سارەوە ئەو سار چارمی سارە چارەمی سارە ئەو سار ئەلان چارمی سارە بەرێ هەمووی هاتی تەبەری بەرێ هەمووی هاتە بەری هەمووی هاتە هەمی هاتە بەری. بەرێ
زیاتر یعنی ئێستا پشت بە ئاوەچی دەبەستن ئەوانە بۆ خۆتان لێتاندا یان کانی ئۆشت ناوەڵا ئازی پێشانەکە کانێکە لە زورجی بوو بەقسێکی گەورە بوو بەرێ پیربارانە پێدەگۆ شێکوێرام شێنەوە بانکی زانی بی هەم مەملەکەتی دنیا دەزانیتن ئەو باخچە هەر کەسە ئیسەی خۆی هەبوو وشی ئێرانە ڕووبارێکی گەورە بوو ڕووبارێکی گەورە و ئاڵەمە دەچوو هەر کەسە دەچوو باخچە خۆی دەرنی نێوڕانە لە مجیزێک دادەنیشتنی و ئالەمە سوعبەت و بەزمان دەکرد و تڕمبێل دەهات دەمانڕنی و ئالەم دەهات هێواران دەماهیناوە دەمان بردە گومرشی و ئێروکانە ئەو گوندەوە بزان درێن منزڵگای خۆشناوانیش بە بێرە داهاتینە بۆ خەتەی ئارێ وەڵا ئەو خەتی پێم گوتی ئەو زێ لەوێ خۆشناوەتی بدەهات داری دەینا ترێی دەینا هەرمی دێنا لەو گوندانە پێی دەدا دەیفرۆش هەولێر دەست قەرعاج و کەندێناوە پێدا دەڕۆی ئەو جەل لە چێن دەر باری هێخز بە ڕووداواک بەسەر هاتە چی خۆش ئەگەر هەبیتن ینی لەو منتیقەی یان ڕووداوە چی ناخۆشت بەسەر هاتبی لەو گوندەی وڵی ڕوودا و زۆر هاتینا بە خۆت دەزانی ئەو ڕووداوانێ هاتینا هەندێکجا هەناگری بژێریەوە ئەوەی دەگرێت بجێردرێتەوە وڵی ڕوودا بەزم و سیر و سەمەرت بەسەر هاتبی چکە لە گوندی دایمەن هەر پڕ ڕوودا و پڕ ئەوەیە هەرێوەڵ هاتی ئەرێ وڵا ڕووداوی و هامان بەسە هاتی وەختی خۆی لێرانە زۆر جار گوندمان چۆل کردیا چوینە شاوێسی و چوینە کەرەکان و چوینە کەرەچینی و گوندمان چۆل کردیا ئەو جار ئەو گوندە ئەو هەمایتەوە ئەوە دوو زۆر دووریژ نە لە ناو هەولێرێ چەند کیلۆمەترێک دەبی وابزان بەخوای مچین هەر 10 کیلۆمتر بی لێرێ هەر 10 کیلۆمتر 11 مچین هەراوندە لەو دەورێ دێ لە ڕووداوەکانیش حتممە نێزی بۆ مادام نێزیکە شار ئەرێوەڵە هەمزارێ برێن تاعری دەهات ئەمە فیرار بووین هەرداهاتین و ئەو زورگەی خۆمان تەقەتە کرد و بەزەدیێرە ئەو زورگە خۆ کۆپتەر و شوالە دەیدیتەوە ئارێوەڵە کۆپتەر دەهات بە خوددا ئەوجا چەم هەبوو گەلە جاران ڕۆژێکی کۆپتەر هات کۆپتەر هات لە شەرەبۆتیدا لە شەرەبۆتدا کوڕەکەم دەگەدا بوو نای محەممەد بوو لەم کە برێدانیش بووین کۆپتەرەکە سێ کۆپتەر بوون دوی عەربی بوون یەشی گەورە بوو هات لە شەرەبۆتیدا بوو لە شەرەبۆی دەهات ئەمەر خۆمان دەبن کفراننا خۆمان دەمن کفرانە ئەمەی نەدە ئەوها دەرکەی کردبەوە لەسەر دۆشکەی بوو خوا مۆدی پێغەمبەر لێ نەداین و ئەو زۆر زاریکە ئەوها بەسەرمان هاتیە بێغات هەراتینە و بەزمڕ لەو ئەقارانە نووسینە و لە ترسی حکوومەتی حسابی نەبوو ینی زیاتر لە ئێستادا خەڵک خەریکی چییە ئەوە پێشانەوە دەمازانی بەزستا خەریکی چییە لە ئیش کاسبی لە ئیش و کاس وڵا ئەلعانەشی ئیش کاسبی ئەلعانەشینە ئالەمەجە بوون دەزانیتن بوونەشی وها بە زۆری قەلابە و شۆفەرە و ئەوانەیە دەکاتن و فەلاعەتیە و بەڵێ دەست خۆش بێ مادیمان کردی نانامانی نەکردیمە زۆر سپاس دەکەین بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مامنامیقی دەدوێن دیارە مامنامیق یەکێکە لەو پیاوە معقولانەی خەرچی ئاوایی کە هەر بە قەدیمەوە لێرە نیشتە جێبەوە تاوەکو ئێستا ماشەڵڵا جێیەکەیان زۆر فێن کە حەز دەکەین ئێستا ئەو شوێنێکەکەی ڕاوەستاین فێنکترە لە ناوگوندی گەرمترا سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركات بخير عاجل خوا سلامت کا سەرەتا دەمێ پرسیارەکەم لێرە دەست پێ بکەم هۆکارەکەی چی ینی ئێرە لەگەر ناوگوندی زۆر جیاوازە لە ڕووی کەش و هەواوە بەخوای عاجی ئێرە گوندی کۆرەک برێن برێن ئاقارەکەی تارینە تارینی پێدەێن برێن ئەوە تارینە ئەو پشت گوندە هەمووی بەرزایی بەرێ ئەوە هەمووی بەرزاییە هاتە دەگاتە سە تارینی ئاقارێک کۆرە چێبرێن ئەو تارینەش دایم مەیلە و وەکو چستانێکی بووە لێرە لە بەنسبەت کۆرەی گوتیتە سەفینی
تارين ويقوتي أو زماني قديمة قوتي قوتي سفينة عمر النميني عمل زيتو بام دبا سوار مسزيني ركبها يعني دابا هندأتو سفينة هندا برزي بري صار ديك تبونو عيني وكومن وشي من بري يعني تارين أو هاي قوتي زماني خوي أو هاي قوتا سفينة كواتا بري منافسة نقر صار بري دايم صار داتي تاريني ديارة دقر منطقة شيء أما اللي ردتيني أو فرقي لغيره مثلا أو دتين خناوي كرديا ليرة أو خناوانية لا جندي برين لو فرقي صار داتي خويه خو زورش دورني يعني بزو توزق لبورتي بري زور دنيا بر حرب أمري خواي خوا أو زوي دايتوي خوا بأمري خواي خوا أو زوي دايت تاريني زوي شيء شستانية وكوبرين سفينة أو منطقة مام نامي أو خلق ما شاء الله هموي يعني زور يعني لبو روجي درجان والله يعني بيجوازة شيء جرميان اللي كرديا وكو مام نامي اقتصاره شيء زور زحمت بوا كبروجيش بو إيش كانت هذا كرديا بخواي أو سردم تنصار بيش الآن رمضان بهاوين هات رمضان بهاوين هات أو كاتو ساديج مع شهور نبغى خرج وشيستا خرج هموي كارو كاسبي لسر تماتا نوك نيسك توتن أو زا أو خركة بو غرماي دو شيء دابو جني أو كندي دعاء عندك دانغ خوا يا ربي حرشوا بقنا بيتروش عنده هلاك بري ده ما أقول له دعاء لك تقول له بكارتي توتي هنا خوشة وبالشوبي لخو ما يستعد دكين هندا ما عندي دبون خرج بيش عن تساوي ليش عاشوش تو كان نبو عارقين يسواني خوي بري عادي قندكاني دورو بري بين قندكين جو يعني بري والله قلنا كما صبرين روشرات أو شاومرة بيدري بري شاومر برين لاي دك لاي سبي أو كورج كسكي أويش حين دكوتا سبي ما يبني إسرائيل دست الراس مان قندي بيرشة روش عوا شاويسة قندي شاويس قديم بري أو أنا لا برين دوري بري مانا أدي قديم يعني بس تهندق لو جاني بسرهاتي قديم كر يعني قرشتش واحد بيتن بري لا سوا عادي للروي مثلا إيشو كسابتكي ما عندي بوني كيان روداوك بسرهاتك شتش خوجوها بخواه رودا مصد برين زماني پیشان برين رودا وشي برين وشي زماني پیشان برين دسونا درونه وشتيوها خرق بهاوينو دسون خيوتوكا كان قوش بقوش هل عند دا من دار السواء لبن دادنا من دار السواء لبن دادنا او من دارا جنكا دسو يشكر بو جيشي خرا كردوا حتى ما هو جدوا دسو كل مداركي شي داو دقراو ايش كي خوي او دو علي دا مفقدانا دو بوشوازي بوشوازي بري قش شهر دا بدو دارو كان دا سكان ناو فريزي بوشكلي كاسبيان كرديو جعنا برتسريو زماني بيشا ما شاء الله استاير بسر هولير دا زور زالا يعني او سري هوليري تدا ديارا بري ديارا استا تقريبا او غباري استا هي لواني بيشتر نبو بي ونيا بري بيشتر لبوي ساركم بو ازي ساركم بو لو كندي يك ساره هبو دواي بو دو ساره نبو لساري هشتا كان هر دو ساره سي ساره هبو او ساره نبو ليرا لهولير ساره كبدو شو هوليري ساره نددي هولير شي صاف منطقه شي صاف يصل لبس ساره ولا بد جزوز دوكري ساره الدنيا دايم غيمه او ساره دوري زوره او هم ذكرتها بري او معامله انا لسا دوري الشاري اوش هدوري هي ازا همي ليش دايتوا زياتر او قندة سن عشيرتي لي دجيت بخوايا او قندة برين كورتشي ما همي زيد بجيا بري همي زيد بجيا قندة ما شربوت او همي زيد بجيا هادو شربوت كركان هي الاخوار تنجمع كي اوش زيد بجينا وانا مو زيد بجينا اما او سيسار قندة اما زيد بجينا زور كسي دبيني يعني خوازقه برا بردود داخل بري
باز دەکەی دەرێ خۆزگە ژیانی خۆ پێشانەوە بەو دەرەجەی نەبوو لە ڕوو ڕەفاهیەتوانە بەڵام هەر خۆزگەلۆ پێشان هۆکارەکەی چییە؟ بەخوای هۆکارەکەی ئەوە بوو ئیمان بە قووەتر بوو. ئیمان بە قووەتر بوو. بەێ سکو ئەگە ئیمان بە قووەتر بوو هەموو شتەکان بەخۆی ئاساکاری دەبن درت خۆشەبی ئەگەر ئەتوو لەسەر ئەگەر نانێ سبێشتەبی حەدرەکەت هەر مرتاحە لەبەوەکەی ئیمانەکە بە قووەتە. ئێستا خەرێک عاجی لە بن دارەکی هیچ پەلچ پێوە نییە. هەیبی هەر غەمبارە نەیبی هەر غەمبارە لە بەوەی ئیمانەکە زەعیفە ئیمانی پێشان نییە کابرا شەو هەرستاوە بە شەو بە چرای هەرستاوە پاشیوی دەخوا چرایان پێ دەکرد. ئێستا لەبەر کارە با و سپری دیش ئەو جەمرتە نییە دەباش بە چرای ئەتو وەرە نانی بخۆ ئەوجە دەزانی کووە ئەوجە بە چراوەکەی هەرستان پاشیویان دەخوارد ئێکێک بەسە بە گوندی دادا بەتەنەکەی لێ دەدا ئەوە خەرچی هەرستان خەرکە بەتەنەکەی هەرستا برێن فتارەکەشی کو دەکردەوە مندارەشی وەسەبانی دێخست هەڕوو کورە ئەتو هەڕوو لە سەبانی بە بزانێ مامەستا بانجی نەدا ئێکێک بانجی دەدا لە گوندی فتارەکەیان پێ دەکردەوە ئەگەر دەنگە کاتبا لە دووڕەوەیان زانیە بانگە بەێ ئەو لاش بوو ئەوەشە بوو بەێ عاجی ئەوشە بوو نانا مادی نییە عاجی هەر لە هەولێرە هەتا ئێرانە پێرا و سەر چاوێمە ئەمە دەقزمەت داینە ئەمە دەقزمەت داینە دەستان خۆشبی کاکە ئەو جەبا وردە وردە بڕۆینەوە. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مام لەگەڵ مام حاجی عەزیزی دەدوێن دیارە مام حاجی لێرە لەو گوندەی لە هەموو خەڵکی بەتەمەنترا 100 ساڵ و شەیئەکە تقریبان ساڵێک 2 ساڵە شتیوالەیە دیارە کەسێکی دنیا دیدێ و کەسێکە تا ئێستاژ الحەمدوللا لەسەر خۆیان چەندە زۆریش سعەتی باش نییە چکە لە بەرەوەی ئەوەی بەسەرەوی هاتیە لەوانێ بەسەر هەر کەسێکی داهات بیتن ینی نەیتوانی بە هەتا ئێستا ژیان بگۆزرێنی بە تایبەتی کە هاوسەری خۆشەویستی کە بەڕاستی پێکەوە بووینە تیارە لێیدایە و ئەو مام حاجی دوورکەوتەوە کاتێککە مام حاجی دوورکەوتیتەوە ئەویش خێزانی هەرمایتەوە و تیارە لێیدا کردی تێکردت بابچین لە خۆی مانجێری وا بزانین زمانی خۆی ژیان چۆن گوزەرایە. سەلام عەلەیکوم مام مام حاجی ئەگەر باسی پێشەوەی باسی ژیانی خۆتمان لۆ بکەی موالیت چەندی؟ موالیت 18 ئەو سەردەمی کە تو ژیانت لێ گوزەراندێ ژیان کو دەگوزەرا خەڵک چۆن ژیانی دەگوزەران؟ هیچ نەبوو کو هیچ نەبوو بۆ قورئان دەچوونە درونێ دەهاتن ئەڕامی جوان دەکردەوە دەهان بەس ئەودا بەسوچ لە دەستبێنێ دەچون داکە داستوکە لۆنکە دەدانەوە ئەدی ئەو کاتێک کە خێزانی ڕەحمەتی دیعنی تیارە لێیداوە لە سارە چی بوو؟ وەلای لە ساری نازام عابد بوو وەلا چەند بوو هەفتایەکان بەرێ ئەوە کو بۆ ڕووداوەکە گەلۆمان باس ئەوە چیزێکی لە هەولێرێ بوو وتی مەڵمان هەبوو ماسی داگرت و شەوێ بچینە هەولێرێ ئەمە غەرەزمەرە بسمە ئەو دەچوو ئەمە دەژیستم لەکە تۆمێری دانیش بوو ماسەکە دەڕەوە بەزمانی بگوتی گوتی و ئێستا نەڕوونە گوتی ناوەڵە گوتی مەلا دەنا ئەمەی دێم دەچم پێراوەچی لە غۆزەکە نوسبینی ئەمن ماسەکەی بەمە تووشەنجە ماسە بێجەلو چیزەکەی لۆداندۆکە هەڵو لە وەندەرێ بیدێ ئەمی برادێ بەکنێت گوتی باش بەلاسو ماسەکەم فرۆز و کارە ئەمڕەوەکەی دووسوم پێراوەکەم کڕی
تەپێ خۆم کرد و هاتمەوە دەوێ وەکی هاتم عیب نەبی بەخۆ تازە سەرۆکە خۆشی بوو لە مالێ براسە وەلا هاتینەوە مالێەوە سەفیەوە شەکەی نەسرینێ گۆتیان ئەودا نوێژەی ئاسێ بکەین دەڕۆی یەکەشی هەدارێشمان دەگەدا بوو کورە هەت سەلامەت وەلا هاتین لەڕێ هاتین تارە هات گەرگەرگەرگی بەسەرمەدا هات وەتی کوڕە وەرە خوارێ لەمە دەدا کوڕە نیایم لەمە نادەوام لەمە نادا گۆتی وەلا لەمە دەدا ئەو بەخۆ بکەم جارێکی هاتن تەمامەکی هاتن هاتم جێڕامەوە وەتم کوڕە بەخۆی لەمە نادا ئەو جارە هاتی چونە ناو تارە هاتەوە لای ئەو لای هاتەوە سەرێمە وەلا ئەو هەرات بەخۆ بردنەوە چۆن ئەنداز دەکەوە لێ و نەویل بەخۆ بە پیرەوەلی ئەمیش ئەو منداڵی چاوای چیژی دامێزێ بوو سێسەماکان بوو دامێزی خێزانەکەی من بوو ئەو وزنەکی گران بوو پێی نەکراوەکی ئەمە چەند لەوێ دوور بوو ئەنجی ئەو سەرێ ئەو هەرامەی لەوێ خۆمزە من خۆمزە من کوفرشتی نا وەلا ئەوەکی تارە هات دەستی بە لێدانێدا ئەمن هەموو جاری ئاهەندە برندە بووم دەگە لێدانێ گوتم خوا ئەو لێدانە سیبیارە لە من هێزیک بوو لەو بەدوری لەو بەلەو بەدوی وەلا ئەوەکی هەستانم ئەو شوە مازی لێرەیە من هەورا داهات مازی گوتی بابە گوتم گوتی خۆ داکم گوتی ئالێدا کوڕە قەت نەبێ گوتی ئەلێ وەلا ئەوەکی چووی سەر لەوێ کرد و لاغ لەوێ کرد بوو ئەو شتەکان هەموو لەوێ دەنا و پیشان داهێنامان دێنێتە قەت ئێستا ڕەفیقی تو کەس نەمایە لەو گوندەی ناوەدا کەس هەڵە بەڵا کچکەدا قەت لە خەوێدا لە گەریان دانانیشی لە مەجلیسێدا ناگەڕێەوە زمانی قەدیم ناوەڵا هیچ لای بلێبس ئەو قسە نازان ئەو قسە ناکە ناکەی ئەو قسەی ئەو قسە ناکە بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر خەڵکی بە ساڵاتچوانی ئەو گوندەی قسەمان کرد و باسییان لە سەرگوزشتەی با و باپیرانی خۆیان کرێتاوەکو ئێستا مابزانین گەنجی ئەو گوندەی گوندی کۆرەک چۆن ژیان دەگوزارێنەوە یاخود چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین لێرە لەگەر کاک نەزمەدینی دەبێن کە گەنجەکە ژیان لێرە دەگوزارێنی سلام علیکم کاک نەزمەدین کاک نەزمەدین گەنجانی گوندی کۆرەک چۆن پێشوازیان لە مانجی ڕەمەزانێ کرد پێشەشی زۆر بە خێراتتان دەکەم تەلەڤیزۆنی پێیان ئێمە وەکو گەنجی گوندی کۆرەک هەموو سارێک بە خۆشحالیەوە زۆر بە گەرم و گوڕی پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین مانجی ڕەمەزان مانجی بەرەکەت و خێرە مانجی ئاشتەواییە ئێمە باب و باپیرانمان وەختی خۆ بە دنک قەسپ و بەنان و ئاو ڕۆژیان شکاندووە ئێمە ئێستا لەو سەردەما خۆشترین سەردەمە بۆ ئێمە زۆر بە گڕونتینەچی خۆشەوە پێشوازی لە مانجی ڕەمەزان دەکەین هەموو گەنجەکان لەخوای بەزیاد هێواران تەراویح دەکرێ هەموو گەنجەکان بەشدارن تا چەند یعنی سوودتان لە بەتەمەنەکان وەرگرتیە کە باسی ژیانی خۆیان کردیە طبعاً سوود وەردەگرین چۆن سوود وەرناگرین ئێمە کە هاتووینە سەر ئەم دنیاە حتمەن هەر سوود وەردەگرین ئەوان قسەی پێشنیان بۆمە دەکەن و ئێمەش ئێستا بۆ نەوەکانمان دەجێڕینەوە نەوە لە دوایینەوە یعنی زۆر جار هەیە دەبینی کابرا مەسەلەن گەنجێکە دەرێ و خواردە ناخورێ یان ڕۆژی ناگیرێ یان تااقەتم نییە یان لەبەرەوەی ئیشەکەوایە هەر یان نایگیری بۆ خۆی ینی بەهۆی جێڕانەوەی ئەو بەسەرهات و ڕووداوانە ئیسفادەتان لی کردیە زۆر زۆر ئیسفادەمان لێ کردێ
زۆر ئیسفادەمان لێ کردی ئێمە وەکو گەنجی گوندی کۆرەک زۆر ئیسفادەمان کردیا خەرکەشی زۆر بەدین و بە تەقواشی لێیە لەخوای بەزیاد یعنی بەردەوام گەنجەکان هەموو تەشجیعی یەک دەکەن و لە ڕۆژوگرتن و لە لەوانە زۆر هەما هەنجی یەک دەکەن زۆریش ئێستا کەوە چەند ڕۆژێکمان تێپەڕاندێ بە مانجی ڕەمەزانێ هێواران یعنی لەکوێ کۆ دەبنەوە یاریتان هەیە نییە لە ناوگوندی ئێمە هێواران کانوێژی جەماعەت دەکەین تەراویح دەکەین کە لە تەراویح خلاص بین دێنەوە مەدرسەک لە هەر مارەک بیدای دەنین هەتا درەنگانێکی شەو دەوری پاشی هەر کەس ئەچینەوە ماری شەوەکانی لەیلەتول قەدریش حتمەن زیندوو دەکەنەوە ئینشاڵڵا بەرێ زیندوو دەکەن الحەمدولله زۆر سپاس دەکەین کاک نەزمەدین مادیمان کردی زۆر بەخێر بن سەر چاوم زۆر بەخێر بن بۆ گوندەکەم بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر پورە قەدری دەدوێنەوێش کە ئافرەتێکە کە بە درێژایی ژیانی لێرە ژیانی گوزەراندیە با بزانین لە ڕووی شوکارەکانیان چۆن بە تایبەتی لە مانجی ڕەمەزانێ بە شێوازەشی دەکەن پورە قەدری سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام پورێ جەنابەت ئیشوکارەکان چۆن دەکەی لە مانجی ڕەمەزانێدا وەڵاهی ئیشوکارەکان مەڕی دەدۆشین و شیری دەکڕین و هێوێ نەکەین و لەخوای بەزیادی نوێژت عاتی خۆ دەکەین و ئەوە کاتەکەی ناگۆڕنیانی هەر بەیانیانە دۆشینەکەی سعات دەونی و نۆ ئەوە دەدۆشین دەونی و نۆ ئەو کاتە درەنگە و گەرمانە ئێجا کەپڕ و کەمانەوە کردیە و بە خۆ دەدۆشین و هەندانیە و دەکڕێنین و هێ نەکەین و پورە قەدری جاران لە مانجی ڕەمەزانان و غەیری مانجی ڕەمەزانانیش کولی چە دەکرا ئافرەتان هەردەستان و خواردنی تایبەتیان دروست دەکرد ئێستا کەمترە وەکوو بوو پێشتر هەنجینێ هەموو سبەینان ئەم بەیانی دەدا و نەدەدا هەرستام هەویدم دەکردنانم دەکرد لێ دەبووینەوە ئەو جاگە ماس هەبا ماس هەبوو سەرت و هەبوو ئەمە هەر ساعی مەڕ قەدیم ئەگەر ماسیش نەبا کولی چەمان دەکرد و نۆکمان دەکراند و لۆبیامان دەکراند و ئەوها ئەو تشتانەمان دەخوارد ئێستا ئەو خواردنانە کەمتر ئەلان ناوێت چێ دەوێت ئەو خواردنانە کولی سەوی خواشەوێت لۆبیای بخوام نۆچی بخوام ئەتو ناوێری بخۆی ناولای ئەمە هەر ناوێرین فەرق لەبەرەوەی ڕوونەکە جارانی ڕوونی خۆمانی بوو ئێستا ڕوونەکەی خۆمانیە و ناولە لەبەرەوەی لەبە هەناهێشانی قالبێ خۆمان عمرەکەمان تەزاوز بووە و ئەوەیە ئارێ ئەولا زیاتر ئێستا ناسن مەسەرن لۆ دەرێ و ئانە چکە لە دەوروبەری گوندی مەسەرەن کۆمەرێک جیا هەبووە کۆمەرەك شتە بۆ لە بۆ ڕەمەزانان بە تایبەتی و کاتی ڕەمەزان هەر لە بەهارێدا بووە ئەلان ناچی نالا ساران دەچوون دەڕۆیشتین مەعلا قەدیم بە تێلەگان کەنگرمان دەینا و کاردیمان دەینا و سەرفمان دەکرد لە هەولێرێمان دەنارد و ئەلان نییە بشخۆن بشکرد ئەگە بکڕی ئێستا نییە ناولە نییە لە ئاقاری من نمایە ئەتوو ڕەمەزانان کو دەبینی کاتێک کە ڕەمەزان دێ کو پێشوازی لێ دەگەێت بە شێوازە پێشوازەی خۆشی لێ دەکەم و ڕێزی لێ دەگرم و لەخوای بە زیادبی بەخوای نەخۆشیشم هەندی دەرێن بە ڕۆژینە بە ڕۆژی خۆشە دەگرم و ئارێ لە ئیش و کاری خۆشەوی لە ملمبی هەر دەکەم دکتۆر دەرێ بە ڕۆژمە بەیان بەخوای ناولای ئەمن شەبەکە باڵۆن کرایمە دکتۆر فێرارگۆتی پێمە بە ساری ئەوەلی پێ بوو پارش گوتی پێ بە ئەو ساریش گوتی پێ بە پارگۆتی پێ بە ئەو ساریش ئارێ لە بەرا فێرار گوتی پێمە بە هەز ناکەی سعاتت خۆشتر دەبێت بەخوای عیب نەبی هەناوم دێشی ئارێ لە ئەگە برسیوی هەناوەکەت خراپترە ئەدی چ بەوانە دەرێ ئێستا نەخۆش نینەوە چی جە نابێت بە ڕۆژی نابێت لە سوانم پێیان دەرێم ڕۆرە پێ بن کوڕم پێ بن هەتا چ کابرای گوتی مندار بووی نەمزانی وەچی پیریش بووم نەمتانی ئازا دەرێم کاکە لە خۆ بگرن کوڕم مەدۆڕێنن
ئەوە من ئەو دووە ئەوە گیان لێ ئێستا ئەو گەنجانمووی بەشای پورە قەدریکەن نەخۆشی شەو بەران هەر بە ڕۆژیشە ئارێ لە دەرێم ڕۆرە پێ بن ئەوێ هێش کوڕمە ئەوە پێیە بەرە پێە ئارێ لە پێ لەخوای ئەوێش پێیە ئەوەش پێ دەبی ئەوەش پێ دەبی پێ دەبی قڵۆکە دەخوا پێ دەبی ئەو هەتا ئەوکو ئەو کاتەی کە دێتە حەدی کەوەی کە نابێ دەزانی بەخۆی فام دەکا بەرێ خرچی پێشان لە ڕووی کۆمەڵایەتیەکەیەوە زۆر باشتر بوون یعنی شیویان دەبێت لەو ماری لە ئەو ماری بەتابەتی ئێوارانی ڕەمەزان ئارێ وەڵا ئێستا ئەوە کەمتر نەبووە بە ئەندان نا لەلان کەس لەو کەس نابە نالای کەس لەو کەس نابە زەوە نالای ئەمە دوومارە براینە مەقسەد برین لەخوای بەزیادی هەیە ئارێ وەڵا بەران بەسخۆ ئەو شیوە گۆڕینەوە هەر خۆشە دۆرمەمان هەیە ئەنگۆنی سکتان هەیە و ماشی هەیە ئارێ لە خۆشە ئەو خواردانە هەمووی دەبیت کەم دەبین دەست پێشتر دەیان ئارێ لە پێشان ئەمە مارێ باب و مارێ خەزورم جیران بووین ئەگە داکم و خەسووم ئاویان دەهێرکە کرد بە لە ئێچیان دەبرد ئارێ وەڵا زیاتریش ئاگان ئارێ لە زیاتریش محەباتیان خۆش بوو مەیل و مەرحەبایان هەبوو ڕەم هەبوو ئەدێو هەبوو شەوێ هەتانی وە شەوێ هەلەکە یەکدی بوو ئەلان نییە ئێستا خەرکەکە زۆر لێغا ئارێ لە کاکە ئەلان دەبینی یەک دەستی لەکەن ێدا دانشی دەرێن ئاوە لە بیلۆلەکە یەک دانشت بی ئەو هایە کەواتە پێشتر خۆشتر ئەو خۆشیە پێشان ئایری بدەگە ئەلحان ئەمن دەڵێن بریە قەت نەگەی بامە ئەوڕۆ هەر هەنجی مردبام دەگە داچێ خۆ دەگە خەسوێ خۆ دادانیشتین هێواران ئالە ماشەڵڵا چەند خۆش تو ماشەڵڵا ناوی داکتینا لەگەر خەسووی دەچی زۆر خەسووت خۆش بێ و خەسووش زۆر ئەتوی خۆش ئەرێ لای ئەمن خەسووت کە گوندی بوون جیرانیش بوون هەر بڕێکم خزمیش بوون هەر ئەرێ لە سەیبوریم پێداهات ئارێ ینی بینتان زۆر خۆش بۆ و ئەرێ لە بەین ناخۆش بوو هیوادارم یعنی ئەو ئافرەتانە گیان لێ بیتن ینی بە تایبەتیەوە زۆر کەسێ لەگەر خەسووی کێشە و مەشاکلی هەیە ئەوەکو داک و ئەولادی بژێن وەکو جەنابەت باز دەکەن ناولای ئەلعانش ئەمش بەخۆم بەناوسێم هەیە بەرات دووم هەیە هیچ کێشەمان نییە آخر ئەوەیە دەرێت چ بچینی ئەوە هیچ کێشەمان نییە تو کێشت لۆ خەسووت دروست نەکردیا دنیا بە بووکەکانی توش لۆ دروست ناکرێت لە بابە بووچێمیش باشن خوا هەر ناگری خوا سەرکەوتوتان کە ئینشاڵڵا هەر بەختەوەرتان بکات دوعای خێرمان لەو بکەی ئامانەتی خوا بین یا ڕەبی خوا تەمەن و درێژ کا یا ڕەبی خوا بارا بکا یا ڕەبی بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مام سابیری دەدوێن کە موختار و براگەورەی ئەو گوندەیە دیارە هەر لە قەدیمەوە ئەو هەر موختارە نەوەک برێ ئەو دووسێ سارەیە دیارە موختاری و براگەورایەتیش ئەوێش خوای گەورە بە هەموو کەسی نادات چکە خزمەتکردنی خەڵکی دەیەوێتن بەڕاستی دەبی کەسانێک بن کە شایستە بن خزمەتی خەڵک بکەن دیارە مام سابیریش یەکێکە لەو کەسانەی کە شایستەیە خزمەتی خەڵکی خۆی بکە سلام علیکم علیکم السلام بەخێر بێ سەر چاو سلامت کە مام سابی ئەتو زەمانەکە ئەو زەمانە چەندە کە تو مختاری و خزمەتی ئەو گوندەی دەکەی وڵا لە ساری لە ڕۆژێ حکوومەت پارتیاتە سەعوکم برێن کوردستان لەنەوەتەوە 92 بوو 93 بوو لەو دەورەی بوو مختاریان دانا برین حکوومەتی خۆمان ڕۆژێ من مختارم هەتا ئێستا هیچ خزمەکانی گوندیش کەس گل و گازادەی لە من وڵا خەرک زۆر باسییانگۆ مام سابیر مختارەکی باش پێمان خۆش بۆ ها بدوێنین جەنابەت یعنی زیاتر ئەو ئیش و کارانەی کە پێویستە کە بکرێ و کرایە چ ئیشەکە زیاتر لە گوندی وڵای لە گوندی ئەوە
هەموو شتێکمان پێویستە بەڕاستی هەتا هەندێکمان لەو کرایە بەسە بەڕاستی هەندێکمان مایە بەڕانەی کە کراینە چینە ئەوانی کرایە مەکتەبمان لۆ کرایە ئەوە مەکتەبمان هەیە مەکتەبمان لۆ کرایە هەردوو سەفات دوو بیرمالۆ لێ درایە بیری متوازی بەس بەڕاستی شەفڕێوین لۆ ئاوێ بیرەکان ئێکیان ئاوی زۆر کەمە ئێکی ئاوی زۆر کەمە بەڕاستی ئەودا بیرەکەمان کردتە دوو تەقسیم هەر بیرێک لۆ گەڕەکەکیە ئەو بیرێ خوارێ ئاوی باشە لێ درایتەوە لۆ ئەوەی سەرەوە ئەمە برین لێرە نامی خوان ئەو خزمانت ئەمە حایدی ئەو بیرێ سەرێنە ئاوی کمە خەرکەکە زۆرە ئەو جا معاوەلەمان کردی على ساس بیرێکمان لۆ لێ بدرێتەوە بیری بەدەلبی هە دەرێن ئەو ڕۆدەی سبەی دێن هێشتا ناتەوە ئەوە چاوەڕێ دەکەین خەستەخانەمان نییە بەڕاستی پێویستمان بەخاست خەستەخانەمان نییە بەڕاستی زۆر پێویستی خەستەخانەینا گوندەکە زۆرە تقریبان ئەمە بە تەمەنی خۆم ئەو گوندەم دیتێ 12 مار 12 مار ئەو گوندەم دیتێ 12 مار بوو گوندی خۆمان ئێستا عیامەکە ئەلعانەکە تقریبان 200 قسوور مارە هەر خەرکێ گوندی لایدە شاتێ لەوانەیە 56 مارەی هات 300 ماری کردیا دەبینی شەو نیوە شەو نەخۆشەکە دەبی بچێ شاوێست یان بچە هەولێرێ بەڕاستی پێویستیمان بە خەستەخانەکە چەند جاری مراجعەتمان کردیا نهاتیە زادا ممکنە پێدا هات بن زادەکەمان نمایە کاک نەوزات تازیەکە بوو لێرە نەوزات هادی هات بووڵ نەبووم هات بە تازیە گوتیان جەماعەت پێیان گوتیان کاک نەوزات زادەکە دیتە ئەگە زاتەکەمان لۆ چاکەی شایستن بەڕاستی زادەکە نمایە ئەمە 300 داوام کرێ بۆم دیرنعەم گۆ بەوم گۆتمە دیرنعە ئەگەر هەلو ماسیانە بکەی ئەگەر قیڕیش ناکەی وڵا وعدی دامێ گۆتی سیانە دەکەم نەشی کرد دەرێن نەوزات هادی ئەم لەوێ نازام نامی خوان لەوێ بوونیانە وعدی پێدا بوون لە تازێ لێرە لە مزگەفتێ گۆت بووی لۆتان دەکەم هەتا بەستەکەی دوزنە هات بوو گۆتیان هەتا بەستەکەی ئەلێرەوەی هەتا بەستەکەی بە تەواوی ناکە بەراگەوە دیشکە هەر باشە و پێویستیمان بۆ شتانێ سابیر زۆر جار هەیە کابراگە براگەورایەتێکی بک بە تایبەتی لە نێوە سولح و ئاشتەواییدا زۆر جار هەیە دەبی باجیش بدا سەرریش بکە بە تایبەتی سولعک دەبینی پارەی دێتە ناوێ قەدیم یعنی ئەو شتانە هەبووە لە ناو وەنیا هەموو کەس ناتوانانی ینی براگەورایەتی هەموو کەس ناتوانانی بەێ وەڵایە من هەر سولعک بی عادزێک بی هەشتێک بی بەبێی خزمەکان پێم برێن بە خۆم چویمە ناوێ بە خۆ چویمەەوە نامێت لێرەوە برێ بە خۆی چوومە ناو وەزعەکەی قسوورم نەکردیا بەرا ئەوجا نا پێویستی ناکە باسی زەرەرەکە بکەم باسی زەرمان هەروایەوەیمان نەکردی و هیچیش گازان دایان نەبووە نەمهێشتیا هەر شتێک یعنی سولعم کردێ لە گوندی بریندار هەبووە بەڕاستی بریندار هەبووە و ئیشەکەم سولعم کردێ و خۆم هاویشتە ناوێ و ئیشەکە سەری گرتێ بەرێ ئەرێ وەڵڵا لە ڕووی مانجی ڕەمەزانێ ینی ئەو سارەکە جیاوازە لەگەر پارەکە ڕۆژەکەی برێ کە شۆوایەکەی خۆشترە بەرێ جەنابیشت ماشەڵڵا ینی هەر لە قەدیمەوە هاتی وا تەمەنەکەش وردەوەردا تەمەنەکە ئەرێ وەڵڵا ڕۆی تەمەنەکە بەرێ بەراوردی ڕەمەزانەکانی دیکە کوی دەکەی ئەو ڕەمەزانەی وڵی ئەو ڕەمەزانەی زۆر خۆشە دەگە ڕەمەزانەکانی دی فەرقی هەیە ئەدی فێنکە و قەرێک فێنی نابی و برسی نابی و خەرکەکە لە خوای بە زیادبی هەموو بە ڕۆژە و مندارانە هەموو ئاغربیان بە ڕۆژینە خەرکەکە هەموو بە ڕۆژیەوە منداری گچکەمان دی ماشەڵڵا هەر بە ڕۆژانە هەموو بە ڕۆژینەوەوانە ئەو مندارە هەموو بە ڕۆژینە چای بیانیەوە دەست خۆشبی مام سابیر ماندیمان کردی ماندی نەبووم خەرچی ئاوایی شڵاتە زەنابتیانەبی و خزمەتی زیاتریان دەکەی ئیشاڵڵا ئیشاڵڵا وەدی لە چەنگم بێ هەتا بمینێم نالم هیچ ناخۆشێک لە گوندی بخڵقێ ئەوەی بخڵقێ ئەوەندی پێم بکرێ ناهێلم و چای دەکەم و هیچ ناخۆشێکشمان نهێشتێ لە خوای بەزیادی سەرڕێ سوێکشمان هەنە لە گوندی بەڕاستی هاوکاریم دەکەن باشە هەر بەتەنێ نیمە مەقسەد برێ بە خۆم لە چاکەی مەبەران
خزمی شەنەوەکی نامیقی وەکی ڕەفیقی ئەوانە چار پێنج ڕزێ سپینە بەڕاستی هاوکاریم دەکەن لە هەموو شتێکی هەموو لە هەموو شتێکی زۆر تشتەیە دەبینێ من ئاگام لێ نییە یان ئاگام لەوەڕاکەین ئەوان ئاگادارم دەکەنەوە پێم دەنێن ئاوە ڕێوشون ئەوەیە و ئەو هاوکەین و ئەمەش خۆدامێنە بەرێ ئیشەکەی تا دەکەین سەرکەوتوتان کاخواتە بایتان زیاتر ناو بکاتێ زۆر سپاس دەکەین بەخێر بێ سەرێ مسەر مادی نەبوومە یاخۆ بەخێر بێت الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. ڕێزان خۆشەویستان لێرە لەگەر دوو بە ڕێزیدانیشتینە لەگەر کاک جێگری کە ئەم پیشەی پێشمەرگایەتیە بەڵام لەگەر ئەوەشدا موعەزینێکی باشە لە گوندەکەی خۆیان و لەگەر کاگ مەلایوسفی کە هیچ پێشنێژی دەکاتن کە پیشەی پارێزەریە بەڕاستی زۆر کەسێ دەبینی دکتۆرە مهندیسە پارێزەرە بەڵام شارەزایی لە بواری دینێیان پێشمەرگەیە بە هەماشەوە دەکرێت کابرا پیشەکەی خۆی بکات و بەڵام لە هەمان کاتە شارەزایەکی باشی لە دین هەبی وەک نمونە ئێستا ئەو دوو بەڕێزە هەم لێروکانە پێویستیان بە موعەزینیە بە خۆبەخشانە بانگەداتن و ئەویش بە هەمان شێوە پێشنێژی دەکاتن. سەلامی خوا لێبی مەلایوسف. حاجیا خۆ بەخێبێن پێشەشی زۆر سپاس کەناوی ئاسمانی پێیان دەکەم بۆ ئەو ئەزێتش ساتە گوندی زۆر سپاس بێنە یاخۆ بەخێب. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک مەلایوسف جەنابەت پێشنێژی دەکەی لە کاتەشیدا پیشەکەت پارێزەریە. چ بەو کەسانە دەڵێ کە بەس بە دوای پیشەکەی خۆیانکردستا زۆر پارێزەر هەیە دکتۆر هەیە
لە مەسلەی دین حرفەچی لێ نازان خۆیان فێر نەکردیە ئامۆژگاری چێ بۆ خەڵکەی بەڕاستی ئامۆژگاریم بۆ خەڵکەی ئەوەیە ینی هەر پیشەکەی خۆیانەوە نەکەن بێت بواردیش با تاقی بکەنەوە بەڵێ لە باردی شارەزاییان هەبێت ئێستا کەم پارێزەرم لە دادگا بەس پاش ئەوەی کە دێم ئێرانش پێشنوێژی بۆ خەڵکەی دەکەم وەکو خۆبەخشێک بەڵێ چکە تا ئێستا بەڕاستی لە گوندەی مامۆستایەکمانەیە پێشنوێژی بکات بەس ئەوەی مامۆستامان هەبێ بەس جمعەکەی دێغوبێ دەخین دەڕواتن بەڵێ کەواتە بۆ نمونە مەسلەی لایانی دینداریەکەی عیلاقی بە هیچ زوەنی ئەگەرە تو خوێندەوار بی و نە خوێندەواری دەبێت هەر دینداریەکەی خۆت بکەیت دیندارەکەی خۆت هەر بکەی و ئەو عیلاقی بەوەی نیە شارەزایی باش تەبی لێن شارەزای باش لە دینش تەبی بەڵێ ڕۆژانە تو هەر بەردەوام لێرانێ هەموو هەر پێنج ڕۆژانە ئەوەی کە مەزانم هەبێ کە لە دادگا بگەڕێمەوە زۆر زاژ مەحاولە دەکەم بێمە ئێرە پێشەوەی پێشنوێژەکان بکەم بۆ خێرەکە بم بگاتن بەڕاستی بەڵێ ئامۆژگاری چییە لە بۆ ئەو خەڵکانەی کە ئێستا بە تایبەتی زروفەکی خۆشە بە نسبەت ئازوقە و تفاقەکی باشێ لە خۆی بەزاد وەک پێشەنێک کە ئەو گەنجانەی کە بە ڕۆژی نابنیان ساردنیا خۆت ئامۆژگاری چیە لە بۆوانە بەڕاستی ئامۆژگاری بۆ ئەم خەڵکەی بە ئام یعنی بەڕاستی ڕۆژگرتن شتێکی وانە ئەستی بەڕاستی هیچ وەختی بینێت ئەزرەکی گەورەت لە لایخوای پێدەگاتە یعنی مادەم هەموو شتێک دابین کرایە ئەگە ئەرساقیان دەتانی بە ڕۆژی بیتن بەس ئەوەی کە بە ڕۆژ نابی لە سەخۆی ڕادستی احتیمالی هەیە لە بە نووسەکەی بیتن بەس لەسەر زاربوونی لەسەر نەفسی خۆی دەست خۆش بی زۆر سپاس دەکەین مامۆستا گیان بەڵێ بەڵێم زۆر سپاس کاک حاجی دەکەم کەناری ئاسمانی پێم کێشا هاتنم ئەو گوندێمە بەڵێ دێمە لای کاک جێگری کاک جێگر جەنابێت پێشمەرگەی لە بەرەکانی جەنجی جەوها بانگەدەی زۆر جار بانگدا لە ئەمیعوەری لە سوتە عەبدولای جەمعەت چاوەڕام یەکەم بانگدا ڕۆژیان شکاند بەرێ هەر بانگەدەیان پێشنوێژیان بۆ دەکەین وڵا پێشنوێژیشم نەکردین زۆر جار بەرێ ئەی لەوێ مەسەلەن دەرس و شتیوا لە هیچ بە پێشمەرگەکانی وێن دەرێت گوتیان تەشجیعت کردینە زۆر تەرجیح دەکەم دەرم کاکە نوێژە بکەن و هەر نوێژەکە بە کەڵکمان دێ ڕۆژە قیامەتێ هەر نوێژ هەرکی هەمووی دەڕوە تو لە سەنگەرەکانی پێشەوەی سینجی خۆ دایتە بەرگولەی زانستان لە بۆ خواش بسولعێ باشترە ئەرێوەڵە چەندی لەو خی بسڵی هەرکمە ئەمە ساڕێ ئەوەی بەرگی لەو خاکەش دەکەین دەبی ئەمەش دەوە دینە شاول بدەین دەبێ ئەو خەرکەش چاو لەمە بکە هەر ڕێژی نەگری ڕاستنیە دەست خۆش زۆر سپاس دەکەین سەلامەت کە دەکەین مامۆستا گیان بەڕێزان خۆشەویستان لێرەدا بەو ئەندازەی هاتینە کۆتایی بەرنمەکەتان بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هەتا گوندێکی دیکەوەیە خودکاتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکات